دانیشتوانی پایتەختی سووریا دەڵێن کە چاوەڕوانی ئەنجامەکانی دانوستانەکانی لایەنەکانی ناو سووریا دەکەن لە ئەستانەی کازاخستان بۆ هیوایی کە ئەو گفتوگویانە بتوانێت بەدیهێنەری چارەسەرێک بێت بۆ ئەو شەڕەکەماوەی نزیکەی 6 ساڵە بەرەوشی وڵاتەکەی گرتووە. لە گەڕەکی قەساع لە ڕۆژهەڵاتی دیمەشق خەڵک ئاوەتە خواز و نوێژ دەکەن بۆ سەرکەوتنی گفتوگۆکانی کازاخستان، ئەوەی کە نوێنەرانی سەرهەڵداوان و حکومەت و هەروە ئەفسەرە سەربازیەکانیش تێکڕا بۆ یەکەمین جار دەهێنێتە سەر مێزی گفتوگۆ دوا بەدوای شکستی ئەو گفتوگۆ سیاسی ئەم دوایانی جنێڤ. تورکیا و رووسیا ئاگربەستەکان لە سووریا دەست پێ کرد کە ئەو ئاگربەستە بەر لە گفتوگۆکانی ئاستانە بوو. ئاگربەستەکە دوای شکستی ئۆپۆزیسیۆنی سووریا هات لە شاری حەلەبی باکووری سووریا. هاوکاتی ئەو ئاگربەستە خەڵکە ڕەسەنە کریسیانەکانی قەساع جارێکی دیکە هاتنەوە سەر شەقامەکان کە خوریایکی جەماوەری بووە بەر لە قەیرانەکە. یەکێک لە خەڵکی ئەو شوێنە کە ناوی مەروانە بە ڕۆیتەرسی وت کە هیواخوازە گفتوگۆکان سەرکەوتوو بن ئەو بێزارەی خەڵک کە بێ ئەندازە تاساوە لەو شەڕە دوور و درێژە. بەڵام مسۆگەرکردنی ئاشتی زۆر دوورە لە واقعەوە. بردومانە ئاسمانیەکان و پێکدادان و بە تایبەتی لە نزیک دیمەشقەوە ئەو ئاگربەستە لە زۆکەی شێواندووە کە 2 هەفتە لەو پێش دەستی پێکرد. هەردوو لایانی بەشەر هاتووش بە پێشکردنی ئاگربەستەکە یەکتری تاوانبار دەکەن.